بلێکیان بۆ چی بەستاقە گوڵاتی هیچی کوراسە لەگەڵ ماڵم جەو نییە بۆ بە قوربانە بۆ چی بووە کاک چی بووە زیاترە ئیش کرد سەمەگە تۆ بێ ببڕۆ لەو ئاردە تۆزێکمان بۆ پێشەرۆدی بۆ ئاوەستایەڵی حەمودی نانەکە بکە بەخواست بەو تیرۆکەم و گیانەش کرد بەکەر بەلێ دەوازی لێبێرەی دەبڕەکەڵە جۆم نییە باش بۆ جۆمیەمە نەکردەوە جۆمیە جۆمی اینە لە ئەنوای جێوی داوەکە عەدانێشن بەس قسە بکە بەس قسە بکە ئیشەکەتان بکەن دەی ئەوە چیە بۆ هەراوەساوی بۆ ئیشێ ناکەی هیچی باوکە لەگەڵ هەر بە باوکێ سەرمەخەرە سەرم جەو نییە و سەرمەخەرە سەرم جەوە نییە بەڵێ شەڵڵا بژیرایتە و ئەبەت حکم بدرایتە باشە بۆ معلوماتە سبێنی ئەلێ ساجێکە بۆ دانم ئەبێ نان ببژێنی دانیشتن و ڕاوەستان نییە من ئەزام ئەمە مەبەستەکەی ئەمە چییە ئەمە چۆتە ناو بەحری خەم و ئەو شتانەوە ئافرم ماوەیەکە زۆر ڕێمان پێداوە ئەم لاولای زۆر بووە قسە مەگەنێەوە خەرامیات تڕەماشیات بەکر ئەمن گیان نەمێنێ نێڵن کاکە نێڵن کاسپێکە شمار بکەین بەکرەوە چێ خەڵک تەلەفۆنەکە ئەڵە کاکە نانەکەم بۆ تاوە نەبووە جا بڵێن چی و تاخۆ مردین کاکە ئەها سەیەکە چیم نووسیوە ئادی سەمیعە خان ئێ ئامینە خان تەواو بووە ئوم سەلووە ئەوە تقریبا 4-5 ژانی ماوە فاتمە خان تەواو بووە ئەدیبە خان تاوە کەرسوم بووە. خان ئاخر چی تاوە کاکە و تا هەموویمان تەواو کردو مردی نیەمە شێبیریشە ولی بابا آخر گوناحتا لەگە ئەو تا هەموو ئافرەت تەلەفۆنی باو کافرەتی چی کاک شاڵاو لە پێشەم ئەو ناوانەوەیە شاڵاکیە شاڵات پیاوە تەڕەماشە سەرینی سەرینی باوەمە ڕستقە ئاسوا یەک دقە بەرمەی زانیشی باوکە لەگەڵ ڕێز ناچە جێویش نییە ئەرمنە شەسێ و قایمێن سمێڵداری گیانە گورە بابە تۆ زۆر سەیری ئەزانی کاکە من نان بۆ پیاو ناکەم ئەرێ عوسکە کاکە نابێ چۆن نایکە ئێمە کەسابەتەکەین ئەحبار نەبی کاکە خۆ دوکانی کۆسمەتیکمان نییە بەشداری بۆ شتان ئێمە بۆ هەموو کەسی ئیشەکەی ژن پیا و مناڵ من مشرفی ئەوەل و ئەخێریم لێرە با نان بۆ پیاو ناکەم دێ ئێمە ژمانە مانەگرین هەتا وەڵام وەرەگرین مانەگرین گایسە تۆ ڕق لە خۆ دەسمەگوێ ئارە وەڵا یەک دقە سەمەکەم تەلەفۆنە والله ئەلۆ نە کاکە ئەوێ نییە دوکانی عوسمانی تیری نییە خواحافیز کەلەمە ئەو خوا کاکە بەسەر خوا بابا بەجێ پیاوێک بوو هەر بە قسەکانیان عوسبەلە ئەمە نەبوو سمیە جا تۆ چوو زانیوە لەجێنەزا سۆدی خۆی بولبولە باسی بۆ منە ڕۆژە بەجێ خەراقم نیە بەسەرەوە بۆ معلوماتە بەیانی ئەعلەویە ساجێکە بۆ داوانێم ئیش نەکەی ئاوە بە پێوەڵم بە ڕوتیلاتە داتەنێ دەبەسەری ئەو عوسبار لایکە بەسەری خوا کاکە ئەو مشری پێشە تۆ سەنینەوە ئەوە نابێ فەرق و فروغ نابێ بکەیت هەروایە ئێمە من کەسابەتەکەین هەروایەشم کردووە یەڵە خێرا نانەکان حازرکەنەوەی کە پێم بتێنەوە ئافرەتانەوە قوربانی خوا گیان بم خۆی کردو مشروع بەسەرمانەوە پیاوی هیچیشی لێ نازانێ بەکر بەلێ وەڵا لێی سەرەرەوە لێسم سەر ژنانی هەرجەڵا نانێم بەژن ئەی پیاو چێتی خوا پیاویشی دروست کرد بە کاکە ئەوە مەبانی بچمە ئەوە داوای چێ بە ژۆم لێ بوو ها ئەو چەنە بازێر لە چییە ئەی تۆ عیب ناکەی خۆ من دوور نەکەوتمەوە لە ڕاوەساوم گوێم لە زەمین خۆی ئێستا وای لێ هاتۆ لەگەڵ پشتت یەکرد لە دووە تێدەستێوێنێ کاکە مۆدێتی مۆدە عوسمان ئەگەر ڕۆژانەکەم بۆ نەکردی بە سێ هەڵبەتە من عوسمان وەڵا منیش نان ناکەم نایکە هەستی ژایکە پەیامی ژایکە لەگەڵ خاڵە بەکری شەکەن بەسە تەواو والله پێتا نەڕۆژم زەم مەکە ئەی طبعا من نەمێنێ قابلە مەدحەکەم بس تلفونه. الو الو الله لو صوته يا زحمت ناني عثمان ها بەڵێ ماڵی نانی عوسمان نانی ماڵی دوکانی عوسمانی تیریە عزيز نبي والله بسبين زنان ما نويست وا یەک دەقە لەگەڵم بە عەفوم کە ئەوە مناڵەکانی لێ بوو حەزم نەکردی جوانێم بێ فەرموو چەندان بسبين زنان ما نويست حەزەکەی ئاستا ڕەقەمەکە بۆ هەڵە جێرمەوە دەکەم بە 52 نان و بە ساڕۆغ بۆ تێنم نانا زورا ونم ناويت بسبين زنانم بسا بەسەر چاو ئەڵێم سەوتە زۆر ناسکە تەبیعیە گەر پرسیارێکی شخصی بکەم نانا طبيعية ببرسا ناوی جەنابتمەوێت ئەوە لەبەر سەرەکەی بووی کە لێمان تێکنێت من ناوم سميرة الله سەمیرە ناوەکەشێ خۆشە ئەی ئەتیادیەکە بزانم مەقسەد مناڵە هەیە بۆی بزانم نانەکە باش ببرژێنم کەم ببرژێنم اوي راسي بي خزمتكاري شتوم هي ناوي ما بس تل خوشويستيا بيالين موبي بەڵێ بەڵێ دیارەوە ئەوەنە زۆر نییە شوو کردووە تۆ ار والله من زواجم كردو بلام اوي راسي بي
هاوسەرەکەم وەفاتی کرد ئەو پێم ناخۆشە بەس نەڵێ تڕێ لێنەوت لێیاوە وەڵا ئەوەی ڕاستی بێ زەردەوە لە پێویاوە تڕێلە لەکوێ سەردەواڵە لەکوێ یەڵە دەیدرمە نسیبە ڕاستەکەی ئەی مادام تۆ هینە مادام تۆ مێردە ئەڵێم ئەتکرێ بوو بینم بەڵێ وەڵاهی لەو بەرخۆمانەوە کافەیەکی لێ دانیشین دوو قاواخۆینەوە و تەعارفی ژەکەین و بۆی نانەکە بەدڵ و بەجام بۆ برژێنم نانا اینجا بۆ کافتریا حەزەکەی هەر ئێمە شوێنی کارەکە دێکترە بینین بۆ تۆ شوێنی منەزانی زۆر نزیکەم دەوەرە تام لە ئۆفیس دانیشتوم ئەرێوە تۆ ئەی ناکەی ئەرێوە تۆ ترێ ئەی ڕێی بابی ڕەش بێ بۆچی ئەو لایەکە من هەمە ئەری عەمرن نەمێنێت تۆ بەشەری ئاوەرە ڕانەکەی سەری ڕەش هاتم لله سندوسي بكراسي تشيتي الروسي بربد الحزب لك ارتبك بقدا نيلوسي بانيا كوربانيا باوقا دابا يسي وخان وانا نوبا كوربانيا يسي وخاني جيزة خوازة انا بتارو كورا هزار بيصو يشبه نوبا هاتم لله اولايا خرمان من لو بربايا باقي قرآن هاتم وباوقا قوم حالة واساقي يا زاري بوها